ئەم کاتتان باش بینەرانی ئازیز و خۆشەویستی کوردستان 24 لە هەرجێکن سڵاوی ئێمەتان لەبێ جیاواز لە گەیاندنی هەواڵ و زانیاریەکان لە شرۆڤەکردنی پرسێکی جیاوازدا ئەم شەو لەگەڵتان دەبم ئەویش بەشداریکردنی پرسی ژنانە لە پڕۆسەی سیاسیدا لە هەرێمی کوردستان بۆچی ئەم بابەتەمان هەڵبژاردووە بە گرنگ و دەرفەتمان زانی لە گەرمەی بانگەشەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ خۆتان دەزانن هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق نزیک دەبێتەوانێ ئێمە ئەمانوێ بزانین ئاخۆ بەشداریکردنی ژنان هەم لە پرۆسەی هەڵبژاردندا چۆنە هەم بە شێوەیەکی گشتی لە پرۆسەی سیاسیە چۆنە گەلێک پرسیاری دیکەمان هەیە هیوادارم ئەم پرسا بە پرسێکی گرنگ وەربگرن پرسێکی بێزارکەر نەبێت بۆ بینەرەکانمان من ئەم شەو گەلێک میوانی ئازیز و دڵسۆز و باشم لەگەڵدایە کە دەمانەوێت بە شێوەیەکی زانستیانە و ئەدەبیانە پەیامەکانمان بگەێنین ئەویش هەریەکە لە بەڕێزان دکتۆرە چنار سعد عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان کە بەڕێزیان لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە زۆر بەخێر بێ دکتۆرە چنار بەڕێز تەرزەجاف نووسەر و چالاکوانی بواری ژنان خۆشحاڵ بووین خات و تەرزە چالاکوان نیم خۆی من بەس باش چالاکوان نیت هەر نووسەر بنووسین هەر نووسەری بواری ژنان لە بواری پەروەردا زیاتر ئیشەکە بوو نووسەرم زۆر باشە زۆر باشە گرنگەوەی تۆ ئەرکێکت لەسەر شانە و جێبەجێیەکەی خات و بەهار عەلی بەڕێوەبەری ڕێکخراوی ئێمە بۆ گەشە پێدانی مرۆیی و چالاکوانیش تەواوە وەریە زۆر بە خێراتنتانەکەم خۆشحاڵم ئەم شەو پێکەوە لەو پرسە گەرمەدا کە پرسێکی سەرەکیە بەڕاستی ئێمە ئەم شەو دەمانوێت باسی پرسێک بکەین کە نیوەی کۆمەلگایە ئەویش پرسی ژنانە ئەگەر ورد بینەوە لە پرسی ژنانە هەمیشە باز لەواکرێ گەلێک کێشە و گیر و گرفت لە مەسەلەی پرسەکانی ژناندا هەیە لە نێو کۆمەلگایە بەڵام ئەم شەو ئێمەمانوێت باسی ڕۆڵی کارای ژنان بکەین ئەمانوێت ئەم شەو باسی بەشداریکردنی ژنان بکەین لە پرۆسەی سیاسیدا خات و چنار پێم خۆشە لە بەڕێستانەوە دەست پێ بکەم کە بەڕێستان لە ساڵانی ڕابردوودا ئەرکێکی حکومیتان هەبوو پۆستێکی باڵاتان هەبوویش وەزیری کاروباری شەهیدان و ئەنفالکراوان بوون لە کابینەی حکوومەتی هەرێمی کوردستاندا حەزەکەم پێمان بڵێ بزانین ئەو زەمەنی پێش تۆش لەگەڵ ئەم زەمەنەی ئێستا هەستەکەن هیچ گۆڕانکاریەک ڕوویداوە لە پرسەکانی ژنان لە هاتنە پێشەوەی ژنان چکە بیرمان نەچێ ژنان گەلێک خەبات و تێکۆشانیان هەیە زۆر سوپاس ئەژین خان بابەتێکی گرنگ لە کاتێکی هەستیار ڕاستە وەکو پێشی ئەوەی بێنە ناو بەرنامە باسمان کردم بابەتانە زۆر گفتوگوی لێکراوە بە تایبەتی لەلایەن خەڵکی چالاک خەڵکی ڕۆشنبیر ئەوانەی کە فێمینیستن یان پاڵپشتی لە پرسی ئافرەت دەکەن بەڵام هەرچەند باسی لێوە بکەین ئەوەندە زۆر نییە ینی ناتوانم بڵێم تێری دەکات لەبەرەوەی ئێمە لە سەرەتای بەدەستێنانی ئەو مافین کە پەیوەستە بە ئافرەتان سەبارەت بە وەڵامی پرسیارەکەی ئێوە بێگومان ئەو کاتەی من وەزیری کاروباری شەهیدان و ئەنفالکراوەکان بووم ساڵی 2006 7 تا 9 ینی تقریبا دەتوانین بڵێن نزیکەی 12 ساڵ 11 ساڵ بەسەر ئەو قۆناغە تێپەڕیوە و لە دوای ئەوە 2 خولی تر 3 خولی تری هەڵبژاردن بەڕێوە چووە تقریبا دەتوانم بڵێم 3 خول نزیکەی 3 خول بەڵێ بۆیە بە خۆشحاڵیەوە زۆر گۆڕانکاریە ڕوویداوە بە تایبەتیەوەی پێیوەستە بە پرسی ژن و هاتنەکایە و بەشداری سیاسی ئافرەتان ئەو کاتانەی کە ئێمە لە ناو حکوومەت لە ناوەندی بڕیار دەتوانم بڵێم چکە پۆستی وەزیری پۆستێکی باڵایە کارمان دەکرد کۆمەلگات جارێ لەگەڵ ئەوە ڕانەهاتبوو ژمارەیەکی زۆر ئافرەت ببینی لە ناوەندەکانی بڕیا ڕۆڵ ببینن مەسەلەن من یەکێک بووم لەو کەسانەیەم لەبەرەوەی تەمەنم نەبوو وەکو ژنێک زۆر هەم لەبەرەوەی چییە بوویتەوە دکتۆرە هەم لەبەرەوەی تەمەنم ئەو کاتە تازە یعنی گەیشتمە ئەو تەمەنەی کە ئەزمون وەربگرم کاری سیاسی بکەم بێ ئەزمموی لەلایەک و گەنجبوون زۆر جار گەنجبوون ئەو کاتە زۆر گەنج بووم بەڕاستی بازم ئەو کاتە زۆر گەنج بووم و دەتوانم بڵێم سەرەتای لاوی بوو زۆر بازم دەدا بەوەی کە گەنج بووم کۆمەلگا بە چاوی منداڵ و نەشارەزا و بێ ئەزمون سەیری دەکردین بۆیە بێمتمانەیەکی فوق العادە یان دوو جار بێمتمانەیی هەبوو لەلایەن کۆمەلگا جارێک لە بەرەوەی ئافرەت بووین جاری دووەم لە بەرەوەی گەنج بووم ئیتر بارەکەی زۆر گران کرده بوو باش تۆ توانیت چی بکەیت چۆن بەرەنگاری ئەم ڕێگریانە بیتەوانێت چۆن بەرەنگاری ئەو قورسایە بیتەوانێت هەرچەنە نابێتە وەسف پێمان خۆشەوەکو تەجروبەیەک بۆمان باس بکەی بەڵام بە کورتی 50 خولەکمان هەیە پێم خۆشە زۆرترین پەیام بگەێنین بۆی کە بینەرەکانمان تێبگەن ئێمە ئەم شەو چیمان ئەوێت بە بۆچوونی من یەکێک لەو فاکتەرە گرنگانەی کە دەبتە هۆی ئافرەتان لە ساحەکە لە مەیدان ڕۆڵ ببینن و
بەهێزەوە بمێنەوە زۆر لە قەید و بەندەکان بشتێن و پشتیوانی کۆمەلگا بەدەست بێنن بە پیا و بەژنەوەیە کە دەبێ بە توانایی خۆیان بەهێزی توانایی و عقل و منطق و کارکردن و ئینتاجێکی زۆر نیشانی بدەن کە لە پیاوان ئەگەر بەهێزترنینە بەڵام کەمتر هێزیان کەمتر نییە تواناییان زیاترە. من یەکێک لەو کارانەی کە لەوێ کردم بەڕاستی هەمیشە لە ئێستاش و ئەو کاتەش دانم بەوە دەنا کە من بێ ئەزمون بووم شارەزای ئەو کارە نەبووم بۆی بڕیارمدا وەکو قوتابی دەستم پێکرد فێر بم مانگێک 2 مانگ 3 مانگ لەگەڵ ئەوانەی لەوێن دەرەبوو ئەزمونێکی زۆرم پەیدا کرد هەوڵمدا بخوێنمەوە هەوڵمدا شارەزا نەبوو لە ئیشەکە تۆزە قەلق بووم بەڵام بڕیارەکەمدا بوو لەگەڵ خۆم کە بینیم داخلی ناو پرۆسەیەک بووم ئەو پرۆسەیەکی قورس بوو تاقیکردنەوەیکی زۆر گەورە بوو لەلایەک تاقیکردنەوەی گەنجێک بوو لەلایەک تاقیکردنەوەی ئافرەتێک بوو هەموو ئەوان تاقیکردنەوەی منیش بوو من وەکو ناو وەکو چنار بۆیە بڕیارمدا تەحەدا بکەم لە هەرسێ تاقیکردنەوە هەوڵ بدەم سەر بکەوم طبعاً سەرکەوتنی من ڕەنگە خەڵکێک منی پێسەرکەوتونە بوو بێ منیش 100% خۆم پێسەرکەوتونە بووە بەڵام هەوڵمدا بگەمە ئاستێک بۆ ئەوەی تا ڕادەیەکی باش کە ئاور بدەمەوە دوای ئەوەی تەواو دەبم هەست بکەم لەمسی هەندە شت بکەم من ئەوم کرد یعنی ئینتاجم هەبێ بۆیە داوا دەکەم هەموو ئەو خانمانەی کە دەرفەتیان بۆ دەڕەخسێ ئەوەی کە دەتوانێت ببێتە زەمانەتی سەرکەوتنیان و مانەوەیان و کردنەوەی دەرگا بە ڕووی کۆمەڵێک ئافرەت چونکە ئێمە لە بیر نەکەین بەڕاستی لە قۆناغێکی ئینتیقالی هەستیا ڕاگوزەر ئێمە لە قۆناغی تاقیکردنەوە داین هەر سەرکەوتنێک بۆ هەر ئافرەتێک کە لە پێگەی دەسەڵاتدایە چه ئەندامی پەرلەمانە چه میدیاکارە چه لە بەرپرسیارەتی حکومیە حیزبیە ڕۆژنامەوانە کاسبە بزنس دەکا لە هەر ناوەندێک ئافرەتان لە هەر پێگە و شوێنێک کە دەوری بە تایبەتی قیادی دەبینن هەوڵ بدەن بە توانایی دەربکەون و بەهێزەوە بە ئینتاجەوە نیشانی بدەن نیشانی کۆمەلگا بدەن بەرهەمیان هەبێ ئەو کاتە نەک تەنها ناوێک بۆ خۆیان تۆمار دەکەن بەڵکو دەرگا دەکەنەوە بەڕووی یەک دنیا کچ و ئافرەتی دیکە بۆی چکە متوانە پەیدا دەکەن بۆ ئەوانیش بێنە ساحە و ڕۆڵی ئافرەت بەشداری ئافرەت زیاتر بکەن دەستخۆش خات و تەرزە بەڕاستم وەکو چالاکی بواری ژنان ناسان وتت چالاکی بواری پەروەردەی بەڕێستان ڕاست من لە پەروەردا کارەکەم زۆر باش وەکو توێژەری کۆمەڵایەتی وەکو ئەوانە بەڵام طبعاً ئێستا کارمان لە یەکەی یەکسانی جەندەریە زیاتر هەر لەگەڵ چالاکەوان و لەگەڵ منەظەماتەکانایە کارەکەین زۆر باشە جا هەر وەکو توێژەرێکی کۆمەڵایەتی هەموو کۆی کە ئێستا کاری باڵانسی جێندەریەکەی کە من هەمیشە بەتایبەت بۆ ناوەندەکانی خوێندن ئەگەر لە پرسەکە نەچمە دەرەوە داوای ئەوەم کردووە کە خات و چنار گرنگە توێژەری کۆمەڵایەتی لە نێو ناوەندەکانی خوێندنا بوونیان هەبێت چکە زۆر گرنگە هەر بۆیە ئەمشەو لەم بەرنامەی ئێمەشە توێژەرێکی کۆمەڵایەتی گرنگ بوو کەواتە تۆ وەکو توێژەرێکی کۆمەڵایەتی زیاتر لە ڕووی پەروەردەیەکەوە چ جیاوازیەکە بینی لێ نێوان ژن و پیاودا تەرزەخان خۆی ڕاستیەکەی جیاوازیەکە لەوانەیە لە ناو قوتابخانەکانە زۆر هەستی پێ نەکرێ بۆ نمونە من 12 ساڵ لە ناو قوتابخانەکانە کارم کرد چونکە لە ناو ئاستی خوارەوە ئەوەی کە قوتابیە و مامۆستایە و تەنانەت کە ئەگاتە بەڕێوەبەری قوتابخانەکانیش ئەو باڵانسە هەیە تەنانەت زۆر جار ژمارەی کچەکان زیاترە لە ژمارەی کوڕەکان ژمارەی مامۆستا ئافرەتەکان زیاترە لە ژماری مامۆستا پیاوەکان ئەو جیاوازی و ئەو باڵانسە لە شوێنێک کاتێکە چێکە وردە ئەچین بەرەو سەرەوە ئەچین بەرەو پۆستە باڵاکان ئەچین نزیکەکەوینەوە لە ناوەندی بڕیار ئەگینا لە ناو قوتابخانەکانە ئێمازانین ئێمەش مەبەستمان پۆستەکانی سەرەوە ئێمە بەسمان ئەمشەو گرفتەکە سەر بابەتە سیاسیەکان بەشداری ژنان زۆر جار ئێمە دەبینین لە پرۆسەی سیاسیدا لە ناوەندی بڕیاردانە لە دانووسانەکاندا لە بابەتە زۆر گرنگەکانە کە ئەبێ بڕیاری لەسەر بدرێت مێزێکی زۆر پیاوانە دانیشتون گفتوگۆکەن بیر و ڕاگۆڕنەوە بڕیارەدەن بۆچی ژنان لەویا ئامادەیان نییە ئایا توانای ژنانە وای کردووە کە نەتوانن ئامادە بن و توانای بڕیاردانیان نییە یاخود نەخێر ئەو ساحەیە کە چۆنەڵی پانتایەیە کە ڕێگە بە ژن نادرێت بێتە ناو ناوەندی بڕیاردانەوە بێتە ناو ئەو پێگەیەوە کە ئەویش هاوتا بێ لەگەڵ ڕەگەزی نێردا من دایما ئەوە ئەڵێم لە ناو حکوومەتە هەڵبەتە ئەم کۆتایە هەر چۆنێک بێ بە هەموو ئەو گلەیانی کە ئێمە لێ هەمانە بۆ نمونە لە پەرلەمان و ئەوانە زۆر زۆر زەرورە بەڵام لە ناوەندی بڕیارەکانی ترا بۆ نمونە ئێمە ژنمان هەیە کە ئەو خۆی دانیشتۆ مەسەڵەن چەند ساڵ پێش ئێستا ئەو وەزیر بووە ژنمان هەیە کە توانای پیا کردو خبرەی پیا کردو هێزی هەیە بەڵام نابینین کە ئەچنە بەغدا بۆ دانوستان مەسەڵەن بیان بن لەگەڵ خۆیانە
من وای ئەبینم کە لەوانەیە هیچ مەبەستێکی تیانە بێ ئەوە نەبێت کە ئێمەی ژنان هەتا سەعات سێنی وەڕۆ لە دەوامین سەفەرەکان دوای سەعات بڕیارەکان دوای سەعات سێ ئەدرێزانی کۆبوونەوە پیاوانەکان دوای ئەوەیە بەڕاستی ئەگەر لە دانیشتنی تایبەت تا بێ ئەگەر لەوا بێ هەمیش تەنانەت پۆستەکە یەک هەفتە بەیانیان وەرە لای ئێمە بزانە بەیانیان ئەو کۆبوونەوەە چەند گەرم و گوڕن آخر 24 ساعتە ئێرە آخر کۆبوونەوە باسی کۆبوونەوە ئامە ینی خات و تەرزە بەستەوەیە ئەو قەرارانەی کە پێویستە ئەو قەرارانە زۆر جار شەوان ئەدرێن وانە زۆر جار شەوان ئەدرێن من وای ئەبینم من لەناو حکومەت وای ئەبینم بەس ئەو هۆکارەیان زۆر جار ئەو باڵانسا ئافرەتەکان وجودیان نامێنێت لە ناو ساحەکە بەڵام پیاوەکان دیسان کۆ بنەوە بابزای خاتوچە بارخان دەرفەتی باش بە تەجروبە بەس عفو واللهی تەرزەخان پێم وان نییە ئافرەتان لە دوای پاشنیوەڕۆ طبعا ئەوە دەمینێتە سەر و ئافرەتە پۆزیشنەکی هەیە بەرپرسیارەتێکی هەیە لەکوێ ئیشەکە فەرمانبەرێکی ئاساییە کارمەڵێکی ئاساییە بەڵام جۆری کار تەحکم دەکات تۆ سەعات چەند لە بۆ چەند لە دەوامی بۆ نمونە ئێمە ئەوانەی کە ئەگەر ژمارەشمان زۆر نەبی لە شوێنی بەرپرسیارەتی داین ئەسڵەن ئێمە بڕیار دەدەین کەی دەچینەوە جاری وایە شەو پێویستە لە دەرەوەین هیچ کار گرنگی بوون قەت ڕێگر نەبووە لەوەی ئەزانی وابزانم من پامەکەی من بە تەواوەتی نەگەی حضوری مەبەستم حضورە فیزیکیەکە نییە مەبەستم ئەوە نییە کە مەسەلەن تا سەعات چەند لە دەوامێ بیت و ئەوانە مەبەستم ئەو زۆر جار بۆ نمونە لە ناو حکوومەتیشە کۆ ئەبنەوە پیاوەکان شەویش یەکتریە بینن ئێوارەش یەکتریە لەو کاتا کە باسی پۆستەکان ئەکرێ کە باسی دانانی شوێنەکان ئەکرێ ئەم شتانە ئافرەتەکان حزوریان نییە بۆیە زۆر جار ئێمە ئەڵێن یعنی ئێمە شتێکی زۆر سلبی باسەکەین کە ئەڵێن ژنەکان بێ پیاوێکیان لە پشت بێ بەڵام بەشێک لەوەی کە پیاوێکیان لە پشت بێ ئەوەیە کە پیاوێک لەو مەجلیسا بڵێت فڵان کەسیش هەیە زانی پشتگیری بکات يعني ئەوەیە مەسەلەکە ئەجینا هەمومان هەتا سەعات 34 بە جەنابی وەزیریشەوە هەتا سەعات 34 لە دەوامە بین با بڵێ بچێتە پێنجەوە قەرارە بڕیاردان لەسەر مەسیری خەڵکو و کۆمەلگا و مؤسسات پەیوەستبی بەوەی کە لە مەجلیسەکی چەند قۆڵی دانیشتینە و بڕیاری لەسەر کۆمیتەکان چەند ژنیتیە دانیشە ئەویش زۆر باشە هەر جوابمان باتۆ بزانین پێم وایە دوو لایەنی هەیە ئەو پرسیارێ بەڕێزت کە کرد لایەنێکی ئەوەیە بۆچی ژن دیار نییە لە سەرمێزی گفتوگۆکان لە شوێنانەی کە بڕیارەکان یەکلاکرێتەوە بەشی یەکەمی ئەوەیە هەتا ئێستا بە دەرەجەیەکەم قۆرخ کراوە یعنی ئەقلێتێکی پیاوسالاری و پیاوان ئەیبەن بەڕێوە بۆیە ئەوەیە سەبەبی ڕئیسی کە ژن زۆر کەم دیارە بەڵام لە پاڵی ئیتریا کۆمەڵێکی زۆر ژنان هەن هەوڵێکی زۆر ئەهێن بە شێوەیەکی سلمی بتوانن بچنە ناوەوە نەک بە شێوازی شەڕ و یان بە شێوازی هێرشکردن و لە ڕێگەی سۆشیال میدیا لەناو هەموو حیزبەکانە ئەوەی من ئاگادارم لە ڕێگەی هەموو ئەو کەسانەی کە هاوڕێیانەی کە ئەیان ناسم لەسەر حیزبە جیاوازەکانی کوردستانە یان ئەو ژنانەی کە پێکەوە ئاگامان لە یەکتریە لە بواری سیاسی کارەکەین لە بواری ئاشتی و پێکەوە ژیان کارەکەین ئەوانە هەوڵ و کۆششێکی زۆر زۆرەکان یعنی ئەیانەوێ زۆر بە شێوەیەکی سلمی قەناعەت لە لای پیاوەکان دروستکەن کە بوونی ژنان لەو شوێنانەیە توانی قەناعەتە دروستکەن کەمە طبعا ئەوە شتێکی ئاسانیە گۆڕانکاریە لە عقلیەتە گۆڕانکاریە لە تەسەڕوفاتە گۆڕانکاریە ئەوەی تەرزەخان وتی لە بیرکردنەوەیە چونکە کاتێکە لە پشتەوەی کۆبوونەوەکان ڕسمیەکانیش قسەکان ئەو جانبێکی زۆر ڕاستی تیاوەی تەرزەخان ئەیڵێ ڕەنگە جاری وایە گوێمان لێبێ وەزارەتێک حەسم نەکراوە کەسێک بۆ پۆستێک حەسم نەکراوە لە تەلەفۆنێکە لە شتێکە حەسمە بێ ئەلەو کاتا مێنتاڵەتی پیاوەکە فکری پیاوەکان وانییە یەکسەر ژنەکانیش لە حیزبەکەی خۆی بێتە بەرچاوی بۆیە زیاتر پیاوەکانی لە بەرچاوە اینجا ئەوە وای کردووە کە ژن نەیتوانێت بەڵێ ژنان توانیویانە بۆیە گەر ببینین ئێستا هەیە مەسەڵەن سەرۆکی پەرلەمان ژنە لە کوردستانە یعنی لە سەتاسی پەرلەمان ژنە لە ناو حکومەتا چەند وەزیرێکمان هەیە کۆمەڵێکی زۆر مستەشارمان هەیە کۆمەڵ ڕێژەکە گۆڕانکاری بەسەر هاتووە زۆری بەسەر هاتووە ئەگەر مقارنەی بکەین بە بیدایەتی 2000ەکان حتا لە 2003 هەتا
پێش 2023 لە 2023 بۆ ئێستا بەڕاستی ڕقەمەکان ژمارەکان شتێکی ترمان پێ ئەڵەن چ حزوری ژنان هەڵبەتە لە مستەوای طموحمان نییە ئێمە ژنە بەڵام گۆڕانکاریاتەوە بۆی ئەوەش ئەمەلمانەیاتێکە ئەکرێ زۆر بارودۆخەکە لەمە باشتر بێ بەشداری ژنان زیاتر و زیاتر بێ لە داهاتوە بەڵام وکو بەڕێزانیش وتیان پێویستی بە ئیشکردنە پێویستی بە تێکۆشانە زۆر باشە خات و بەهاربا هەر لەگەڵ تۆیە ئەو پرسیارە پێم خۆشە تۆ وەڵام بیتەوانێت زۆر جار گلەیەک لەسەر ژنان خۆیان هەیە لەگەڵ ئەو پەڕی ڕێزمان بۆ هەموو ئەو خانمانەی کە لە هەر پۆستێکە و لە هەر شوێنێکا کارەکەن دەستخۆشییان لێکەین بەڵام ئەمە گلەیەکە و ڕاستیەکە کە هەمیشە جۆمان لێ ئەبێ گلەی لە ئەدای ژنان زۆرە ژنان ناتوانن بە ئەدایەکی زۆر باش تەمسیلی ژنبوونی خۆیان بکەن یاخود ئەو ئەرکەی لەسەر شانیانە بە باشی جێبەجێ بکەن یاخود زۆر جارە کەونە ژێر هەیمەنە و عقلەتی پیاوەوە هۆکاری ئەمە بۆچیە گەڕێنیتەوە ئەمە یەک دووش پێتان وایە هەر بەڕاستی ژنان ئاوا ڕۆڵە گێڕن یاخود نەخێر بەو شێوەی نێو خەڵک خوێندنەوەی وایە بۆیان من پێم وایە چونکە وەکوتم هێشتا قبول نییە لەلایەن ژمارەیەکی زۆری کۆمەلگاوە یان ئەوانەی کە ئیدارەی وڵاتەکەن بە شێوازە فراوانەکەی و خەڵکی تریش تا ئێستا چونکە ئەوە قبولی ژن ناکە بۆیە ئەوێت بە عینەکێک یان بە مایکرۆسۆڤێک سەیری ژنەکە بە هەمان عینەک سەیری پیاوەکە ناکە ئەگەینە ئەگەر هەموو ئەو ژنانی کە ئێستا لە بەرچاون لە کۆمەلگایە چ لە حیزبە سیاسیەکانن چ لە بدام و دەستگای حکوومەتیان لە پەرلەمانن یا لە هەر کۆمەلگای مەدەنین لە هەر کوێگە ئەگەر بە هەمان چاو سەیری ئەدائیان بکەین هەڵسەنگاندنیان بۆ بکەین من نابینم پیاوەکان لە ژنەکان باشتریان پێشکەش کردبێ پیاوەکان سەرکەوتوتە بن ڕەنگە ئەگەر باسی دەستگایەک بکەین بڵین ئەو دەستگایە فترە بە دوای فترە بەرەو دواوەچێ بە ژن و پیاوەکانەوە ئەدائیان باش نیە ڕەنگە کۆمەڵێک سەبەب هەیە لەسەر و ئیرادەی ژن و پیاوەکانیش بن بۆیە من هەرگیز لەگەڵ ئەو فکرێنیم کە ژن ناتوانێت نابێت تعمیمیکەین ڕەنگە هەندێک ژن هەبێ بزەبت نتوانێت ئەدای ئەوە بکات کە هەمووان چاوەڕێەکەین بەڵام پیاویش هەیە لە پاڵ ئەوە ناتوانێت ئەو ڕۆڵە ببینێ ئەو ئەداگەی ئەو ئەدائی هەبێ کە تەنانەت ڕەنگە حیزبەکەی خۆشی چاوەڕێ لێ بکات دکتۆر سنار توێژینەوەیکی هەیە لە زانکۆکی بەڕیتانیا کراوە باز لەوە کە ئەڵێ ژنان زۆر باشتر ئەتوانن ڕۆڵ بژێڕن چونکە زووتر هەست بە مەترسیەکانەکەن و خێراتر بڕیارەدەن لە پیاوان ئەمەیان ڕای تۆ چییە لەسەر ئەمە ئایا بەڕاستی وایە تۆ وەکوتم پۆستێکت هەبووە توانیوتە زووتر هەست بە مەترسی بکەی توانیوتە جورئەتت هەبێت لە بڕیاردانە چونکە سیاست بڕیاردانیش جورئەتی ئەوێ بەڕاستی بێگومان ئەمە لێکۆڵینەوەیە بە کۆمەڵێک بەڵگەوە توانیوتیان ئەو لایەنە ئیسپات بکەن لە هەمان کاتیشدا تەنانەت هەندێک راپۆرتی بانکی نێودەوڵەتی زۆر جار ئاماژە بەوە دەکات لەو وڵاتانەی کە یعنی خاڵێکی تری ئیجابی کە ژن لە مووقعی بڕیار بوو بانکی نێودەوڵەتی لە راپۆرتی خۆیدا هەمیشە ئاماژە بەوە دەکات لەو وڵاتانەی کە ژنان ڕۆڵێکی باڵا دەبینن بە تایبەتی لە ناوەندەکانی بڕیار نیسبەی یا ڕێژەی گەندەڵی لەو وڵاتانە داواسترە نزمترە یعنی ئەمەش خاڵێکی ئەرێنیە کاتێک ئافرەتان هەر پەیوەندی بە مەسەلەی حەزەرکردنە خەمخۆری بوونە پابندبوونە بە ڕێنماییەکان سیر بکە زۆر جار لە هاتوچۆ و ئەوە نییە شوفێری دائیمەن ئافرەتان کە شوفێری دەکەن لە ڕێگاکان زۆر مقەیەتترن بە قانونەکان و ئیلتیزاماتی هاتوچۆ زۆر جار پیاوان پێنیگەران دەبن بەوەی کە ئافرەتەکان خێرا لێ ناخۆڕن ڕێگایان گرتوون یان بە جۆرەك لە جۆرەکان مێنتاڵیتی ژن بەو شکلەیە هەمیشە حەزەرترە هوشیارترە پابندترە بە ئیلتیزاماتەکان بە قوانین و بە بڕیارەکان و ئەوانە بۆیە سەبارەت بە پرسیارەکەی توش ئەوەی کە ئەم لێکۆڵینەوە کردوێتی بێگومان ئەمە بەشێکە لە ڕاستیەکان و سەبارەت بەو پرسیارەی پێشوو کە لە بەهارخانت کرد بۆچی ئەگەرچی هەندێک جار دەرفەت بۆ ئافرەتان دەڕەخسێ بەڵام ئافرەتان هەندێک جار ناتوانە و سەرکەوتنە نیشان بدەن کە کۆمەلگا لێیان ڕازی بێ من هەمیشە ئەوە بە نمونە دێنمەوە دەڵێم ئەوەلەن ژمارەی ئەو ئافرەتانەی کە لە مووقع و ناوەندی بڕیارن ژمارەکانیان کەمە وەکو عادەت بۆیە بە پەنجەی دەست دەژمێردرێن بەڵام ڕێژەی ئەو پیاوانەی لە ناوەندی بڕیار و لە شوێن و ئاستە جیاوازەکان کار دەکەن زۆرن بۆیە هەر حرەکەیەک هەر ئینتاجێک هەر ڕۆڵێک کە ئەو ئافرەتە بەو ژمارەیە دەیبینی زۆر سەرنج ڕاکێشترە واتاتی بۆ چاوەکان زیاتر لەسەر ژنانە ئەوە ترە زەقترە دیارە هەر هەنگاوێک کە دەهاوێن هیوان چونکە ژمارەیان زۆر نییە بەڵامی پیاوان تێ بزر بووە ینی ئەگەر بۆ نمونە لە ناو 20 کەس دە کەسیش سەرکەوتونە بن بنیهایەت دیکە هەنە کە بڵێن ئەوانە سەرکەوتون
یان ڕێژەکەیان ئاستی جیاوازە بەڵام لە ناو 2 کەس 5 کەس ئەگەر دوانیان سەرکەوتبوو سێیان ئاستەکەیان لاوەستر بوو زۆر زەقترە بۆیە بە بۆچوونی من پێویستە بۆ ئەوەی قەنەعەتە دروست بکەین کە ئافرەتانیش سەرکەوتون و بەهێزن لە کارکردندا کە بە عملی خەریکە ڕۆژ لە دوای ڕۆژ ئافرەتان ئەوە ئیسپات دەکەن لە هەموو ناوەندەکان دەبێت دەرفەتەکان زیاتر بکرێ لە ناو دەرفەتی زۆر ئەو کاتە دەتوانین لەوێ بڕیار بدەین کە لە سەتا لە ناو 50 ژن 50 ئافرەت سەدان ئافرەت کە لە مووقع و ناوەندی بڕیارن شوێنی هەستیارن کار دەکەن دەتوانین لە ناو ئەوانە بڵێ لە سەتا ئەوەندەی سەرکەوتون نەک لە ناو 5 کەس 2 کەس 6 کەس لە بەرامبەردا بە سەدان پیاو لە مەواقعی بڕیارن بۆیە من پێم وایەوە موسیفانە نییە و عەدالەتیشی تێدانی ئەگەر بمانەوە ئەو جۆرە حکومە بکەین وە سەبارەت بەوەی کە پرسیارەکەی یەکەمیش لە منت کرد ئایا هەز دەکەی جیاوازی هەیە ئێستا لەگەڵە بەڵێ زۆر جیاوازیە خانمان ئاماژەیان پێ کرد بەڵێ بێگومان لە ئێستادا لەو ئێستا ژمارەیەکی زۆر ئافرەت دەبینین لە ناوەندەکانی بڕیارن لە جیاوازیەکە لە چییە سەرەتا ئێمە لە کابینەکان کابینە هەبوو 1 ئافرەتمان هەبوو کابینە هەبوو 2 ئافرەتمانە و زۆر جار لە هەندێک پۆزیشن تەجاوزی نەدەکرد ڕۆڵی ئافرەت مەسەن لە پەرلەمانیش بە حکمی کۆتا حزوری هەبوو بەڵام ئێستا دەبینین لە پەرلەمان ئافرەتانمان بەبێ کۆتا سەردەکەون لە ناو حیزبە سیاسیەکان بۆ قیادە بەبێ کۆتا سەردەکەون لە ناو مووقعی ئیداری و حکومی ینی ژن توانی وێتی کۆتا تێپەڕێنێ بڵێ هەرچەنەوە ئەمە لە خولەکانی پێشوو هەڵبژاردن ئەمە چەندین نمونەمان هەیە ئافرەتان لە شار و شارۆچکەکان بەبێ کۆتا شان بەشانی پیا و بە حەقی خۆیان دەردەچن بەبێ ئەوەی بەڵام ژمارەیەکیشمان هەیە سوود لە کۆتا وەردەگرن بەڵێ ئەمە بۆتە سەبەبی ئەوەی ئەو ڕێژەیە کە دامان ناوە بە تایبەتی لە پەرلەمانی کوردستان 30% زۆر جارێمە تەجاوزی ئەو 30%شمان کردووە کە ئەمە جێگای دڵخۆشیە دەستەکانت خۆش بێ خات و بەهار بەر لەوەی کابینەی نۆ دەست پێ بکات پێم وابێت نازانم بەڕێزت بەشدار بووی لەو گروپایە ناگروپێک دروست بوو لەسەر ئاستی ژنانی ڕێکخراوەی و ئەحزابی سیاسی یا داژنامەیەکیان نووسی کە من بۆ خۆمێکێک بووم لەو ژنانەی کە بەشدار بووم بە خۆشحاڵیەوە باسییان لەوا کرد کە داوایان لە کابینەی نۆ کرد لەگەڵ دەست بەکاربوونی ڕێژی ژنان زیاتر بێت لە نێو کابینەکەیە کە بەڕاستی ئەمەمان بینی چنەرخان تۆش بەشدار بووی تێیدا خۆشحاڵم وڵا زیاتر تەرکیزەکەم لەسەر خات و بەهار بوو پێم وابێ ئەویش بەشدار بوو ینی جا قسەکە لێرەیە چی بوو هەموو دەنگ و ڕەنگە جیاوازەکانی کۆ کرد بۆ کاتێک دێتە سەر پرسی ژنان تەرزەخان بە ڕووبکەمە تۆ بۆ پرسیارەکەم کاتێک دێتە سەر پرسی ژنان ڕەنگە لە ماوەکانی ڕابردوودا هەیمەنەی حزب وای کردبێ بەسەر ژنانەوە نەتوانن هەمویان یەک دەنگ و یەک هەڵوێز بن پێکەوانێ پێتان وایە ئەم چەند ساڵەی دوای یاخود لەسەر هەندێک مەسلەی گرنگ و بابەتی گرنگ ئەوەی کە من ئێستا باسم کرد و ڕوونم کردەوە ژنان توانیویانە یەک دەنگ بن توانیویانە یەک هەڵوێز بن بۆی باشتر دەنگەکەیان بگا و پەیامەکەیان بگا ئەگەر مەبەستەکەت ئەوە بێ کە ئایا ژنەکان توانیوانە لە هەیمەنەی حیزب دەربچن لە کاریگەری حیزب دەربچن بەڵێ توانیویانە تێپەڕێنن پێم وانییە بتوانن ئەگەر لە حیزبا بن بەڵام من ئەتوانم ئەوە بڵێم کە لەوانەیە بڕیاری ژنەکان لەبەرەوەی کە زیاتر ئەو هەست بە مەترسیکردن و شتەی تایە زۆر جار عادیلانەتر بێ بۆ نمونە من بە تەواوی کاریگەری ڕێوازخانە بینم لەسەر پەرلەمان وەکو ئەوەی کە پەرلەمان ئەوە بەڕێوە لە حاڵەتێکی زۆر هەستیارە و لەوانە پێوەی دیارە کە ژنێکی سەنگینە و ئەتوانێت شتەکان ڕاگرێ لەگەڵەوەی حیزبیشە و خۆ حیزبی خۆی ناتوانێت تێپەڕێنێ هەیمەنەی حیزب کەی کەواتە هەندێک جار ژنان نەتوانن حیزب تێپەڕێنن بۆ مەسەلە بابەتە ژنانەکانی خۆیان پێم وایە قورسە هەموو کەسێک ئەوەی کە لە سیاست ئیشی کردو لە حیزبایەتیشی کردو کۆمەڵێک پرەنسیپ و ئیلتیزامات هەیە بۆ هەر ئەندامێکی حیزبی ئیلتیزامێتی ئەدایی یان لە ئیشەکانی کە ئێکا سیاستی بەرنامەی حیزبەکەی سیاستی حیزبەکەی لەبەر چاو بگرێ جێبەجێکە ئەوە بۆ پیاویش و بۆ ژنیش وایە ئەمێنێتەوە لە بەشی ئەوەی یەکەمی پرسیارەکەت کە ئایا ژنان تەجاوزی هەندێک مەسەلەیان کردو بەڵێ چونکە وەکو تەرزەخان وتی کاتی ژنان گەیشتینە ئاستێک لە هوشیاری تێگەیشتین کە ئێمە پێویستمان بە دەستخستنە و دەستی یەکتری هەیە ژنان پێویستیان بەوە هەیە پاڵپشتی یەکتری بکەن بۆی بتوانن
چ قەزیەی ژن مەسەلەی ژن بەرەوە پێشەوە بەرن چ لەسەر ئاستی دەوڵەت لەسەر ئاستی حکومەت چ لەسەر ئاستی حیزبەکان چ لەسەر ئاستی بەشداری ئاسایی ژیان لە هەموو بەشەکانی ژیانە ئەو کاتە ئالەویا تەجاوزی حیزبەکانیان کردو بۆ نمونە گروپی ئاشتی ژنانی سەرکردەمان هەیە لە کوردستان کە ژنانی ئەندامی مەکتەبی بڵێن ئەندامی سەرکردایەتی لەسەر ئاستی باڵای هەموو حیزبەکان لەو پەڕی چەپەوە بۆ پەڕی ڕاست لە هەموو ئاستەکان تایەتی لەسەر هەندێک مەسەلا ڕەنگە هەندێک لە حیزبەکانیش ئەو خیتابەیان پێخۆش نەبێ بەڵام ئالەبەیە کە تایبەتە بە بەشداری ژن و بە مافی ژنان قسەیانیە کە بۆ نمونە هەر لە کابینەی نۆباسەکەی گروپی ئاشتیش لە پاڵ دەیان گروپی تریشە بوو من لە هەندێکی تریشیانە بووم کە داوایانە کرد کە پێویستەکات بەرنامەی حکومەت زیاتر مەسەلەی یەکسانی جەندەری لە بەرچاو بگرێ پێویستە ژن لە پۆست و لە باڵاکانە بێ پێویستە لە سەرجەم بوارەکانە ژن و قەزەی ژن جێگەی بێتەوە بۆی ئالم حاڵەتانەیە من بەڵێ ئەڵم لەم ساڵانەی ڕابردووە هوشیاری ژنان گەشتۆتە ئاستێ لەو قەزیانە وەکو بڵێ هەروەکو پشتگیریش بۆ قسەکانی بەهارخان ئێمە لە ئەو یەکەی یەکسانی جەندەریانی کە هەیە ئێستا لە وەزارەتەکانە ئەمانە نوێن طبعاً هەموو یەگەڕێتەوە بۆ 2 ساڵ و 3 ساڵ وەکو لیژنە دەستی پێکردو و ئێستا بۆ بە یەکە و بەش و ئەمانە لە ناو وەزارەتەکانە خۆکە ئێمە کۆبینەوە ئەو یەکانە لە هەموو حیزبەکانین بەڵام قەزیە ڕئیسیەکان بە هیچ نەوعێک هیچ کاتێک نەیتوانیوە مەسەلەن فکرە حیزبیەکان کاریگەری بکاتە سەر هەم برادەرایەتی و پەیوەندیەکانمان هەم لە قەزیە ئەساسیەکانیشە قەت خلافێک دروست نەبووە لە نزیک بێ لە حیزبایەتیەوە ژنان یەکگرتو یەکدەنگن یاخود نەخێر یخۆی یەکدەنگ کلمە یەکدەنگ تۆزێ قورسە یعنی من بەڕاستی بە ئەزمموی ژیان بڵین ناتوانین یەکدەنگ بابەتە سیاسیەکانەڵێ یا بابەتەکانی پێوەست بە شێوازێکی گشتی بڵین هەموو ژنانی یەکدەنگ تۆزێک قورسە بەڵام ئەڵین کۆمەڵێکی زۆر ژنان جاری وایە لەسەر مەسەلەیەکی دیاری کراوە شرت نییە لەسەر هەمومە بۆ یەک مەسەلەی دیاری کراو هەستەکان کۆدەنگیەک پێیا ئەکەن لەسەر قەزەیە کاتی ئەیانەوە بیبەنە پێشەوە بەس بڵێم هەموو جارێکوان هەموو کاتێک وای ڕەنگە زەحمەت بێ ئاسایی ئەبێ ئێمە ئەوەش بە ئاسایی وەربگرین بۆچی بێ بۆ پیاوەکان لامان ئاساییەکە جاری وای ئەشکاتە حاڵەتی کوشتن و شەڕیش یعنی بەداخەوە هەر ناڵین بۆ ئێوە یەکدەنگ بەس بۆچی کاتێک کە ژنەکان خلافیانە بێ هەموو کۆمەلگا پێمانەڵێ ئێوە ئەبێ یەکدەنگ ئێمە لە ئەزمموی پێشوە گەر چنارخان لە بیری بێت کاتێک حیزبێکی تر کۆنگرەیەگر لە گروپی ئاشتی کە لە حیزبی جیاوازە نامەمان ئەنا هەر بۆ ئەو حیزبەت تکایە پێویستەکە ژنان بەشدار من لە سەرکردایەتی بۆ حیزبەکەتان باشە خۆڕەی خۆیەگرت وڵات جێگەی گرتووە ئێستا ئەتوانم ئێستا بە تەسەویرم ڕاستم کاتەوە چنارخانە گەروانە بێ لە هەموو حیزبەکانی کوردستانە کۆتا هەیە بۆ ژنان ڕەنگە هەندێکیشی بەبێ کۆتا بڕا بەس وەکو مەبدا پێم وایە لە 100 دەست پێ ئەکا کەمتر زۆرتر هەتا سەرەوە زۆر باشە گۆڕانکاری لەو یەکگرتووی لەسەر ئەو قسە یەکشت بڵێم ئەزانی ئێمە ئەو تەجروبەی کە بەهارخان باسی کرد بە تایبەتی پشتیوانیکردنی ژنان و کۆبوونەوەیان بەیەکەوە لە کوردستان تەجروبەیەکی باشمان هەیە ئەزمونێکمان هەیە ویش تەجاوزی ڕەنگە تەرزەخانیان خەڵکێک پێی وابی کە ئێمە بەشێکمان نەمانتوانیە تەجاوزی هەندێک مەسەر تەجاوز بە مەفهومیەوە نییە لاماندابی لە پرۆگرامی حیزبەکانمان چونکە لە ناو بەرنامە و پرۆگرامی هەموو پارتە سیاسیەکانی کوردستان حداعقل ئەوەی دەیبینین زۆر بەزەقی ئەگەر ئیدعاکردن بی ئەگەر باوەڕبوون بی بە قەزیەکە پرسی ئافرەتەوەرە چی ڕئیسیە کەواتە بە سوود وەرگرتن لەوە ئێمە ئافرەتانی ناو هەموو هێزە سیاسیەکانی کوردستان ئەو گروپەمان دروست کرد و خۆشیەکەی و یا جێگای پێکەنینە هەندەجار لەوەدایە کە هەمومان بێکەوە هەز بە مەزلومی دەکەین یا هەز دەکەین لەو پەڕی چەپ تا ئەو پەڕی ڕاست لە حیزبە دینیەکە لە حیزبەکانی هەمووی بەبێ جیاوازی بە دەرەجەی جیاواز طبعاً هەندێک کەمتر هەندێک زیاتر بەڵام لە شتێکدا کۆچین کە هەز دەکەین ئافرەتان لە کۆمەلگاکەمان پێویستە مافیان دەستەبەر ببێ و دەبێ مشارەکەیان زیاتر بکرێ بەژاریان زیاتر بکرێ ئەمە کۆی کردینەوە بۆیە پێویستە لەسەر ئافرەتانی ئەو وڵاتە ژنان لە هەر مووقعێک بن لە هەر شوێنێک بن دوو بەرپرسیارەتی تەبانەوە پەیوەندی بە ڕادەی تێگەیشتن و هوشیاری ئێمەیە لەبارەی هەم پرسی خۆمان هەم لەبارەی ئەو شوێنەی ئەو بوارەی کاری تێدا دەکەین لە بیر نەکەین ئێمە دوو
جۆرە هەوڵ و تێکۆشاندەمی خەباتمان لە پێشە یەکێکیانەوەیە کە بۆ کۆمەلگاکەمان بۆ بوارەکەمان کار دەکەین لەلایەکی تر پرسی ئافرەت بوونمانە چونکە ئەویشیان پێیوەستە بە کۆمەلگا بەڵام دەکرێت زۆر جار خلافمان دەبێ بەهارخان گوتی لەگەڵ یەکتر جیاوازیمانێ لە کەرستەکان چۆن بگەینە ئەو ئامانجا ڕەنگە کەرستەی جیاواز کۆمان ناکاتەوە بەڵام وەچی تر هەمیشە لەسەرەوە کۆچین پێویستە پێکۆبین پشتی یەکتر بگرین بۆ ئەوەی کۆمەلگاکەمان پێش بکەوێ بۆی دیموکراسیەتی ڕاستەقینە دەستە بەروێ بۆی مافی مرۆڤ لەو وڵاتە لە ئاستێکی باڵادابی پێویستە ئافرەتان و پیاوان هەست بە ئەمان و هەست بە ئاسوودەیی و بەشداری ڕاستەقینە بکەن لە ڕامەکەشێ بۆ هەم ئەو پرسیارە و هەم شتێکی بەبیر هێناموانێ ڕەنگامە ڕوبەڕووی زۆرێک لە ژنانیش بوو بێتەوانێ و بە ئێوەشەوە هەندێک جار کە باز لەسەر پرسەکانی ژنانەکەی من بۆ خۆم تووشی و حاڵەتە بووم پێمەڵێن تۆ خۆت لە ژیانی خۆتایت و ئیشت هەیە و ڕۆژنامە نووسیت لە دەروێتتر کێشە چییە مەسە بۆ نمونە حەقی ژنی ترێت چییە بۆ واز لە ژنی ترنیانی ئەمە بە تانەوتە شەر هەندێک کات پێمان وتراوە خات و تەرزە یعنی ئێمە ئێستا ئەمەی کە هەیە مەسەلەن خات و چدار پۆستێکی هەیە جەنابەت لە ڕێکخراوە ئیشەکەی خات و بار بە هەمان شێوە ژنان دکتۆرن مامۆستان مهندیسن پارێزەرن وەکو باسمان کردنیوەی کۆمەڵن ئێستا ژنان چیان دەوێت بە ئەم پەیامە جارێکی تر بیدێنەوە بە کۆمەلگای بیدێنەوە بە گوێی پیاوەکانە بیریشمان نەچێ ئێمە لێرەیە دانەنیشتوین بۆ لێدان لە پیاوەکان بەڕاستی ئێمە داوامان کردووە کە پیا و ژن هەمووان پێکەوە بە دەستە جەمعی هاوبەش و هاوکاری یەکتر بین پێم خۆشە وەڵامت هەبێت ڕوونکردنەوەت هەبێت هەڵی گەورە لە بیرکردنەوە کە لە ناو بەداخەوە لە ناو کۆمەلگای ئێمە زۆر زاڵە پێتەڵێ خۆ تۆ مشکلەکەت نییە بۆچی حەقت چییە پێویستە کە من مشکلەکانی خۆم چارەسەرکەم خۆ ڕێکخراوەکەی بەهارخان و ئەوان دایمە لە ناو ئەو خەیمانە خۆیان نەڕفێنراون و خۆیان مناڵیان نەبووە لە داعشەکان بەڵام بەبەردەوامی لە ناو ئەو کچانان یعنی گوایە ئەگەر من خۆم زۆڵمم لەسەر نەما ئیتر لەسەر بێدەنگدانیشی کەواتە ئیتر بۆچی گلەی لەسەر کردە سیاسەکان بکەین بڵێن ئەوان بۆچی لەسەر میلەت دڵیان بە میلەت ناسووتێ ئەو جیاوازی سیرکردنە یەکێکە لەو شتانەی کە ژن باجەکەی زۆر بە گەورەیەوە لە لای ئێمە ئەوەی یەک تۆز ئەسمەر بێ پێڵەن ڕەش ئەوەی تۆزێ پڕ بێ پێڵەن قەڵەو ئەوە سوورە و ئەوە ڕەشە و ئەوە خێلە و ئەوە خوارە و اینجا گەڕک و گەڕک جیاوازیان لە بینی یەکتریا هەیە تەنانەت گەڕکێک بەرامبەر گەڕکێکی تر تەعەسوبی هەیە جا تۆ تەسەور کە لەناو ئەوە تۆ خەڵکی ئەم شارێکی تر بیت اینجا ژن بیت اینجا بکەویتە اینجا لە ناو کۆمەلگایەکە مەسەلەن تۆزێ چەپ بێت تۆ ڕاست بیت تۆزێ ڕاست بێت تۆ چاتاڵی ژن بوو قورسە زۆر قورسە هەر قورسە زۆر قورسە یعنی تەنانەت لە ناو کۆمەڵێک ڕەفیقی خۆمانە کە دائەنیشین کە ژن و پیاوکە بەڕاستی ڕەفیقین و نزیکین لەیەکەوە ئەکەوینە بەرامبەر قسەی وای کە کەسانی ڕۆشنبیری زۆر گەورەیە ئەڵێ ئێستا ئێوە ئیتر پێویستیتان بە تەنووری مۆدرنە ئێستا بمبینێ ئەزانێکەیە ئەڵێ پێویستیتان بە تەنووری مۆدرنە منەمەوێت تێپەڕێن مونەیکەم بەستی سەرتەنورە سەرتەنوور ینی بەڵێ سەرتەنووری بەڵام مۆدرن بۆتان پێ سەرتەنووری مۆدرن ئەمەی کە ئێوە ئەیکەن وەرکشۆپ هەر سەرتەنورە بەڵام بە مۆدرنی ینی بە بەردەوامی ئێمە بۆ چیە بۆ ساردکردنەوەی لە ڕێی نوکتەوە لە ڕێی نوکتەوە دەردەسەری بۆ خۆی دروست دەکات کۆمەلگای کوردی من پێم وایە کۆمەلگاکەیان ئەو کەسانە ئەگەر با تەعمیمی نەکەم منیش بڵێم هەموو کۆمەلگا ئەو کەسانی کەوا بیرەکەنەوە یان ئەوانەی ئەو قسانیان لەگەڵ بەڕێزت کردووە ئەیانەوێت ژن بە پچوکی بهێڵنەوە یعنی نایانەوێت یان تەسەور ناکەن ژن بتوانێت ڕۆڵێکی سەرکردەیی ببینێت لە کۆمەلگاکەیە تێکۆشانەکە ئیشەکە تەحەداەکە بۆی بارودۆخی خۆی چاککە لەو ڕۆوەی کە ئەیەوێت بەڵام لە هەمان کاتیشا ڕۆڵێکی گەورەتر ببینێ بۆ دەوروبەرەکەی بۆ کۆمەلگاکەی بۆ وڵاتەکەی تەسەوری ئەوە ناکەن یان نایانەوێت بۆیە بچووکەکەن ئەڵێ تۆ ئیشی خۆتت هەیە حەقت چێ بەسەر تۆ ئیشی خۆت یانیژمە بەستێکی بەس کۆمەلگاکە وا ڕۆشتووە مەسەلەن هەمیشە پیاوەکان کە دانیشن ئەڵێ ژن ئیتر چیەوێت و ژن ئیتر ئەم جۆرە نوکتەیەکی باو کە بۆ بە قسەیەکی باو زەرێکی زۆر ئەیات چونکە بە بەردەوامی دووبارە ئەبێتەوە ئەچێتە ناو منتەڵتەی مناڵەکانەوەکانوانێ خات و تەرزە ژنەکان سارد کاتەوە بیان وەستێنێ ژنان سارد ناکاتەوە بەڵام کاریگەری لەسەر مناڵەکان دروست دەکات کە پیاوەکان وەکو نوکتە باسی ئەوە ئەکەن کە
مەسلەی ژنان ئەزانین ئێمە لە کۆمەلگایەکان هێشتا لەسەر شتی زۆر ئاسان شتی زۆر سووک و پچکۆلە کچ ئەکوژرێ ژنەکانی ئەم کۆمەلگایوەکو ئێمە نین ئێمە بە هزار حاڵەوەمان لێ هاتووە بە هزار دەردەسەریات تێپەڕێوین هەرێکەمان و بەنەوعێک ئەزانی بەڵام ئیتر کچانێک هەیە لەسەر مۆبایلەکەی ئەکوژرێ و پێشی نازانی بەڵام هێشتا خەڵکانێک هەیە ئەمە بە نوکتە سەیرەکات و بەوە سەیرەکاکە ئیتر چیتانەوێ ئەو تا سەرۆکی پەرلەمانتان هەیە ئەو تا وەزیرتان هەیە بەڵام کافی نییە گۆڕانکاری باش کراوە ژنان توانایان پیا کردووە بۆ نمونە ئەوڵە زۆر گەنج بوون بەڵام کە چوومەتە وەزارەتەوە یەک دنیا توانای پیا کردووە ئێستا ئەو توانایی سوودی لێوەرەگرێ ئەزمونێکی هەیە کە کۆمەڵێک پیاو لە دەوری سوودی لێوەرەگرن یعنی ئەم توانایانە ئێستا هەیە و زیاتریش ئەبێ گەشتبینی منەڵێم لەگەڵ هەموو ئەوانەی کە خۆت باسە گەشتبینم بەوەی کە ئەبێ کۆتا بمێنێ تەنانەت بخرێتە ناو شوێنی تریشەوە بخرێتەن فەرز کرێ بەسەر دام و دەستگا و وەزارەت و فەرمانگەکان زۆر باشە پێم خۆشە بارخان جوابم باتەوە بارخان ئێمە توانین کۆتا تێپەڕێنین یان چی بکەین بۆی کۆتا تێپەڕێنین پێم وایە جارێ بار مەبەستمان لە کۆتا چییە کۆتا ئەو شتە ترسناکە عیبە شەرمەزاریە نییەکە پێویست بکە ئێمە ژنان لێ بترسین ئێمە لە هەر شوێنێک هەر مەسلەیەک دەستی بۆ ئەبیت پێویست بە میکانیزمە بۆ نمونە ئێماڵین کوردستان ئێوێ هەرێمێکی دیموکراسی بێ کۆمەڵێک میکانیزمان و ڕێوشێنمان گرتوتە بەر بۆی ببین بە دیموکراسی لەوانە هەڵبژاردنەکانە هەڵبژاردنێکێکە لەو میکانیزمانێکە تەداولی سوڵتەیە خەڵکەکە ڕابێت 4 ساڵ جارێ کۆمەڵی خەڵک هەڵەبژێری خەڵکی تازەیەتە پێشەوە کەواتە کە ئێمەش باسی ئەوەکەین ئێمە ئەمانەوێ ژنان زیاتر بەشدار بن لە ناوەندەکانی بڕیار و لە ژیانی گشتیە بە شێوازە فراوانەکەی پێویستمان دیسان بە میکانیزم و ئادەواتە بۆی بتوانین ئەو ئامانجە بپێچین کۆمەڵگای ئێمە لە ئاستێکی هوشیاریان ئێوە تا تەرزەخان باسی نوکتاکە هێشتا و باسی بچووکردنەوەی قەزێکاکە لەبەرەوەی کۆمەلگامان لە ئاستێکانی قەنەعەتی وابێ دەنگ بە من و پیاوە هاوکارەکەم بیە لەسەر بەرنامەمان لەسەر توانامان لەسەر بۆچوونمان بۆ شتەکان دەنگمان بۆ ئەیان لەسەر جنسەکەمانەڵێ ئەو پیاوە زیاتر زانێ لە من ئۆتۆماتیکیان دڵنیا بە ئەو هەتا ئەو کاتەی بگەنەوە ئەو میکانیزمە یەکێ لەو میکانیزمانەی ئێستا کە کۆمەلگای بەشەری دۆزیوێتەوە مەسەلەی کۆتایە ئۆکەی خەڵک دڵنی نایەتێ بە ئاسایی بەس منە بێ فرسەتی زیاتری بەمێ پێی ئەڵەم ئەوەندە کورسی لە شوێنە هەر ئەبێ بۆ ژن بێ گرنگ نییە دڵنیەکەی چەند بێت بۆیە ئەو میکانیزمێک کە زمانی بەشداری ژنان سەکە لەسەر ئەوەیە کۆتا هاوکاریەکی زۆر باشی ژنانی کرد هەنگاوێکی زیاتر ژنانی هێنایە پێشەوە بە شێوێکی گشتێت توێن بڵێن دۆخی سیاسی ژنان بەشداریکردنی ژنان لە کایی پەرلەمانیدا حکومڕانیدا گۆڕا بەڵام قسەکە لەسەر ئەوەیە ئێمە بۆچی بیر لەوە نەکەینەوانێت کۆتا تێپەڕێنین ینی قسە ینی هەردانیشین بڵێن کۆتامان هەیە و تەواو ئێمە بە کۆتا ئەڕۆینە چ زمانێکانی هەیە چ زمانێکت هەیە ئەگەر ئێستا لەم هەڵبژاردنە بڵێن کۆتا نەبێ من نازان من بۆ خۆم کە لەناو ئەو مەسەلەیە ئیشەکەم هیچ زماناتێکم نییە ئەو سەتاسیە سەتادەی بێنینەوە هیچ زمانێک کە زماناتێک نبینم خۆ کاتێ ئەگەر بزانین زماناتمان هەبێ ئەو سەتاسیە حتا 125 بێ هەر ئۆکێ بەس بەڕاستی هەموو بارودۆخەکە ئەومان پێ ناڵێکە لەسەرەوە لەسەر مەسلەی کۆتا قسەیەک بکەم بەر لەوەی قسەکەت پێ بگورە با ئەمە شت پێ بڵێم ئێستا لە یاسای نوێی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا مەسلەی کۆتا زەربەیەکی زۆرە بۆ ژنان خاتوو بە هەر چۆن لەبەرەوەی کە ئێستا بۆتە بازنە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆتە بازنە بۆتە 83 بازنە لە کۆی 329 ئەندامی پەرلەمان کە دەبێت لە نێو ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا هەبن تەنها 83یان ژن یعنی ئەبێت هەر بازنەی یەک ژنیان داناوە وەکو کۆتا هەر یەکێک لە کاندیدەکان بۆ خۆیان لەسەر شەقامی عێراقی هاوارەکەڵە من ئەمێ کۆتا تێپەڕێنم لەبەرەوەی کۆتا زیانێکی زۆری داوە لە ژنان قسەکە لەسەر ئەمێ جا پێم خۆشە خاتوتیان هەم قسە کۆتا مەرج نییە کۆتا کە ئەڵێ لەوە کەمتر نەبێ کۆتا ناڵێ هەر ئێمە ئەوە تێبگەین ئەو بازنەیە کە ئەڵێ بەلایەنی کەم ئەبێ لەو بازنەیە ژنێکیان ببنە ئەندامی پەرلەمان بەزەگەر ئیمکانیت هەبێ لەو بازنەیە هەر دە کەسەکە ژن بن کەس ڕێگەی نەگرتوەلەوە ئەوە زۆر مهمە ئەوەزانی کۆتا ئەوەی کە باسی کرد تەبعا ئەو سیستەمە تازەی فرەبازنەیە کە لە عێراق هەیە ئەوەیان سەرەتا ئەو نیقاشەی دروست کرد هەر خۆی دابشکردنی نێرومەیەەکە لەسەر 125ەکە دابش بڵێ دەبێ ئەوەندەی 125 هەر بازنەیەک
یعنی مراعاتکردنە بەڵام ئەوە ڕێگر نییە ینی نابێ هیچ بازنەیەک بەبێ ئافرەت بێ بەڵام دەکرێت لە جیاتی ئافرەتێک دو ئافرەتیش بن بەڵام ئەوە دەمینێتە سەر بەڵام دکتۆرە هەرچەنە دەنگێنێ بە کۆتا بۆ یەژمارە ئەم یاسانوی ئەنجومەنی نوێنەرانی عێراق پێوانیەوە بێ پێم خۆشە ئەگەروانە بوو پێم خۆشە بۆ منیشی ڕاست بکەن زۆر یاسای نوێی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەڵێ هەر دەنگێک بێنێ ئەو ژنە بە دەنگی خۆشی بڕواتە نێو پەرلەمانەوە بە کۆتا بۆی حسابان لیدەرانن لەم یاسانوەیە بەڵام هەر بەشداریان کردو بە ڕێژێکی بەرچاوی شەقامی عێراقی ژنان زۆر ڕۆڵێکی باشە گێڕن کۆتا بەکەم ببینین یعنی ئێمە هیچ نەبێ ئێمە لێرەوە کۆتاش کە ئەچێت ئەو ژنەشی بە کۆتا ئەچێتە پەرلەمان ئەوە شەردەنگی خۆیەتی یعنی بانڵین ئەو دەنگی خۆی نیە بەس مستەڵەحەکەم نییە نابێ بە چاوێکی کەم سەیری ئەو کەسانە بکەین کە بەهۆی کۆتاوە ئەچن چونکە خەلەل لە عەقڵیەتی کۆمەلگاکەمانە هەیە سەبارەت بە کۆتا طبعاً کۆتا بۆ چییە؟ کۆتا بۆ ڕاستکردنەوەی بارودۆخێکی نادات پەروەرانەیە بۆ بارودۆخۆکی دادپەرە یعنی پاڵپشتیکردنە لە پێکهاتەیە کە مافی خوراوە تەنانەت ئەمە تەنها بۆ ڕەگەزی مێ یا ئافرەت داناندرێ کۆتای ئافرەت پێکهاتەکانیش لە وڵاتە بۆ ئەوەی مافیان نەخورێ لە ناو کەمینە و زۆرینەدا چانسێکیان بۆ دەڕەخسێ بە ڕێگەی کۆتا بە ڕێگەی قانون بۆ ئەوەی بتوانن بەشبەتی نوێنەرایەتیان هەبێ ئەوەی کە پەیوەستە بە ئافرەت کەی تێدەپەڕێنین ئەوە پرسیارێکە مەسەن ئەگەر ئێمە پرسیارەکەی منیش لەسەرەوە بوو بەڕاستی متحمسین و دەمانەوە ئەو قۆناغە تێپەڕێنین ئەو قۆناغە ئەو کاتە تێدەپەڕێنین لە ڕێگەی کۆتاوە متمانە بۆ توانە و قابلیەتی ئافرەت دروست دەکەی ئەزانی بۆچی کۆتا بۆچی باشە بۆچی ئافرەتان دەنگ ناینن ئێمە قسەمان لەسەرەوە کرد کە کۆمەلگا بێمتمانەیە بەرامبەر بە توانای ئافرەت یان ڕێگرە لەوەی ئافرەت بێ تواناییەکانی خۆی نیشان بدە ئەسڵەن هیچ کۆمەلگایەک پێش ناکەوێ ئەگەر نێرومێ بێکەوە توانایی و هێزی عەقڵ و دەستەیان بەکار نەخەن کاتێک کۆتا تۆ دەرفەتێک دەڕەخسێنی لە ڕێگەی کۆتا هێواش ئەو ئافرەتە دێم و مارەسێ ئەو پێگەیە دەکا توانایەکانی خۆی نیشانی کۆمەلگاکەی دەدا کۆمەلگا متمانە دروست دەکا بەرامبەر بە ئافرەت ئیدی وای لێدێ بۆیە ئێمە دەڵێن لە دوای 2003 طبعا پڕۆسەی دانانی کۆتا ئێمە بەشی لە 2009ەوە بەبێ کۆتا ئافرەتمان هەبوو بەڵام ڕێژەکە ژمارەکانی سنووردار بوو بەڵام دوای ئەوە لە بەپێ قانونی برێمەر و دەستوری دوای دائیمی عێراق ئیتر ئەو ڕێژەیە بوو بە ئەمری واقع ئێستا تەماشا دەکەین سەرەتا ئافرەتان بە کۆتا سەردەکەوتن بەڵام دوای ئەوە بینیمان ئافرەتان لەگەڵ کۆتاش بەشێکی بەهێزی خۆی سەردەکەوی ئەمە مانەی وایە کۆمەلگا گۆڕاوە ئێستا ئەوەندە ئیشکال نییە پیاوانیش دەنگ بە ئافرەت دەدەن ئافرەتانیش دەنگ بە ئافرەت دەدەن کەواتە احتیمالی هەیە دەتوانین بڵین ئەو خەباتە ئەو ململانەیە بەردەوام بوو گۆڕینی نەریتەکان گۆڕینی تێڕوانینەکان دابوو نەریتەکان پێشخستنی یاساکان زیاتر ئەو نیە پێگەیشتنی ئافرەت خۆی بە بۆچوونی من بەشێک لە مەسئولیەتەکە لە سەرشانی خودی ئافرەتە ئافرەتان لەو ڕێگایی کە دەستیان پێکردیە ئێمەمانانەک لەو مەواقعانەی کە هەین بەڕاستی ئەرچی سەرشانمان ئاسان نییە پێویستە بە منطق بە نەرمی و بە نیشاندانی کارامەیی بەوە نیشانی بدەین کە ئێمە دەتوانین و ئەو شەڕە شەڕی پیا و ژن نییە بەڵکو شەڕی عەقلیەتێک و نەریتێکی دواکەوتووە لە کۆمەلگا دەیکەین کە بە سوپاسەوە بەشێکی زۆری پیاوانی ئەو کۆمەلگایە خەڵکێکی زۆر ڕۆشنبیرن سیاسی زۆر دڵسۆز پاڵپشتی ئافرەت دەکەن بۆ ئەوەی لە ساحەکە بن من لە ئاخر خاڵ کە دەمەوێت قوفلی بدەم لە مەسەلەی کۆتا ڕەنگە دوای 20 ساڵی دی 30 ساڵی دی کۆمەڵێک نوێ دێنە گۆڕێ کۆمەڵک نەریتی نوێ دێتە گۆڕێ ئەو کاتە تواناییەکان هاوسەنگ دەبێ لە زانکۆ لە پەیمانگا لە ناوەندەکان کچانی دەرچوو ئیتر وای لێدێ ڕەنگە ئەستان کۆمەلگا من ئەسەن زۆر گەشتبینم زۆر جار دەڵێم داهاتوی ئەو کۆمەلگایە بۆ ئافرەتە وەکو چۆن لە دنیاش سەدەکە بە سەدەی ئافرەت لێرەش هەروایە یعنی ئێمە باوەڕیشم بەوە نییە باوەڕم بە تەهمیشی دەوری نێر نییە چونکە نەدادپەروەری کۆمەڵایەتی و نەدیموکراسی بە چەوسانەوەی ڕەگەزێک لەلایەن ڕەگەزەکەیتی دەستەبەر نابێ قەرار نییە ئافرەتان سوڵتەیان هەبێ تواناییان هەبێ بۆ ئەوەی پیاو بچەوسێنەوە چونکە لە نەتیجەدا چەوسانەوە چەوسانەوەیە بۆیە پێویستە
هەردوو لا بێکەوە زۆر باشە دکتۆرە دەرفەتێک بم بە خات و تەرزە بەر لەوەی ئەو ئیزافێتە بێ بۆ سەر قسەکانی پێم خۆشە پێشمان بڵیت ڕۆڵی کابینەی نوێم چۆن هەڵەسەنگێنن لە بەرامبەر هاتنە پێشەوەی ژنانە چکە خات و بەهار لە دەستپێکە ئاماژەی بۆ کرد کە ئێستا سەرۆکی پەرلەمانمان ژنە سێ چوار وەزیرمان هەیە لە کابینەی نوێمدا پێم خۆشە بە تۆ پێناسەی بکەیت ڕۆڵی کابینەکە و ئەو قسێشی کە ویستە فەرمووی من ڕۆڵی کابینەی نوێم لەوە باسەکەم کە هەرویستیشم ئەو ئیزافەیە بکەم بەڕاستی ئێستا لەسەر مستەوای حکوومەت مەسلەی باڵانسی جەندەری کراوەتە ناو هەموو وەزارەتەکانەوە لە هەموو زانکۆکانە سنتەری دراساتی جەندەری هەیە ئەم باڵانسکردنە بۆ نمونە ئێمە وەکو پەروەردە کاری لەسەرەکەین ئەو ئەگەر کاری لەسەر بکرێ بە جددی ئەچێتە ناو لە قوتابخانەکانەوە دەست پێکە هەتاگاتە مدیر عامەکان و تاگاتە مستەشارەکان و ئەوانەی شوێنی قەرار لە وەزارەتی کار بە نەوعێکی تر لە وەزارەتی تەندروستی بە جۆرێکی تر لە کابینەی نوێمە ئەم یەکانە هێشتا تازە دروستە بوون هێشتا پەرتو بڵاو بوون لە شوێنێک لیجنەیە لە شوێنێک یەکەی هەتا ئێستا تا ڕادەیەکەم و کورتێکی تایە بڕیارێک دەرچوو کە یەکسەر بچێتە سەر هەموو ئەو یەکانە بچنە سەر مەکتەبی وەزیر بە مباشری بۆ ئەوی دەستیان کراوەتر بێ لە کارکردنە ئەوە ئیشی ئێمەی زۆر ئاسان کرد وەڵاهی اینجا من ئەتوانم باسی وەزارەتەکەی خۆمان بکەم لە وەزارەتی ئێمە فریانە کەوتین ئیش بکەین وەزیری پەروەردە وەزارەتی پەروەردە هەر ئێمە فریانە کەوتین داوا بکەین بڵین ئەوە کۆمەڵێک پۆستی ئەوەی ڕاوێژکار و بەڕێوەبەرایەتی و ئەمانە هەمووی درابەژن ینی ژنانێک تا ڕادێک لە مدیر عامیانە بەڵام لە ڕاوێژکار و لە بەڕێوەبەرایەتیەکانە زۆر باشە ئەمانە هەنگاوی زۆر باشن خات و بەهار پێم خۆشە بزانین چیتر بکرێت وە ژنان بۆ خۆیان چیتر بکەن حکوومەت چۆن هاوکار بێ وەکو بە شێوی گشتی بتوان بڵێم پێشنیارت چییە بۆی کە هەنگاوەکانی ژنان زیاتر بێت دەرفەتەکان بۆ ژنان زیاتر بێت دەرگاکان زیاتر واڵا بکرێتەوە بۆ ژنان چکە بیرمان نەچێت لە نێو کۆمەلگای کوردی هێشتا ژنانێکی زۆر باش هەن کە پێویستیان بۆیە بێنە ناوکایی سیاسیەوە بێنە ناوکایی پەروەردەیەوە پێم خۆشە جەنابەت قسەت وەڵام من ڕەنگە بڵێم ئەگەر ئەوانەی کە ئیدارەی وڵاتەکەن یان دەسەڵاتیان هەیە بە فراوانتر سەیری کۆمەڵگا بکەن توانای زۆر باش لە ناو ژنانە هەیە بۆ نمونە لە 1952 دەرچووی زانکۆکان ئەوە چەندین ساڵە ژنانن یان کچانی گەنجن بۆیە یەکەمەکان ئێستا ئەیبینن ژنن کەواتە ئەمە هەموو ئەو مؤەشیرانن کە پێمانەڵێ لە کۆمەلگای کوردستانە ژمارەیەکی باش ژنانی بەتوانا و هوشیار و بە ئیمکانیت هەن بۆیە بۆ پێشکەوتنی کوردستان پێویستمان بە سوودوەرگرتنە بۆ بتواناکەی هەمویان ئەوەی ئەکرێ ڕەنگە دڵم یەکێکە لەو شتانی من بە زۆر شت دڵم خۆشە پێم وایە ئیرادەیەکی باشیش هەیە لە ناو خەڵکە لە کوردستانە ئیتر هەندێک جار لەلایەن دەسەڵاتدارانەوە هەندێک جار لەلایەن حکوومەت لەلایەن مؤسساتی تر بە شێوازە گشتێکی ئەیبینم ئیرادەیەک هەیە لە کوردستانە بۆ گۆڕانکاری لە ناو خەڵکی کوردستانە دائیما گەرسیر بکەین کەس خۆی مقارنە ناکا بە ئێران خۆمان مقارنە ناکەین بە ئوردن کە باسی گۆڕانکاریەکەین ئەڵین بۆ وەکو سوید نین بۆ وەکو سویسرانین کەواتە ئیرادەیەک لە ناخی تاکی کوردستانە هەیە بەرەو باشتر ئەو ئیرادەیە پێویستەکە بەڕاستی ئیشی لەسەر ئیرادەیە بکرێت بۆ نمونە یەکێ لەو شتە باشانەی کە کرا ئەو ڕیفۆرمەی کە ئەیانەوێت لە سەکتەری پەروەردە بیکەن لە هەفتەی ڕابردوو لە دۆهۆک لە جامیعەی ئەمریکی لە دۆهۆک ڕاگەیەنرا کە بە حکمی ئەوەی کە پەیوەندی بە ئیشەکەی ئێمە ئەم مۆزوعی ئێمە باسیەکەین سەکتەری پەروەردە یان بواری پەروەردە ئەو بوارەیە کە زۆربەی زۆری گۆڕانکاری کۆمەڵایەتی لەو ڕێگایەوە ئەتوانێت بڵین مەکینەکەی بخاتە ئیش پەلەی لێ بکە بۆیە ئێمە من متەفائلم بەوەی ئەگەر بێت و ئەوەی بەگەرمی دەستی پێ کردووە هەر لەسەر و ئاستە بەردەوام بین بە تەسەورم لە داهاتووی ڕەنگە 20 ساڵی تر 30 ساڵی تر ئەو نەوەی داهاتوو کە پێ ئەگەن ئەوانە لەسەر ئەو بنەمایی مەسەلەی یەکسانی و بڕوابوون بەتوانەکان و جهودی ژنان ڕەنگە بتوانن گۆڕانکاری گەورە لە کوردستانە دروست دەستخۆش من کاتم تەواو بوو ئاخر خاڵ کۆتا دەرفەتێکی زۆر باشە بۆ هێنانە پێشەوەی تواناکانی ئافرەتان بەڵام زۆر گرنگە لە دەستنیشانکردنی کەسەکان بۆ ئەو چانسە بۆ ئەو بوارە هەوڵ بدرێت کۆمەڵک پێوەری زۆر باش لە بەرچاو بگیرێ بۆی ئافرەتان بتوانن کە دێنە ئەو ناوەندە بەڕاستی بتوان دەرگا بە ڕووی کۆمەڵێک ئافرەتی دی بکەنەوە و ئیتر هێوا شێواژ نزیک بینەوە لە قۆناغی دوای چوار کەلیمە شتێکی تر بڵێم
با ڕۆڵی ڕاگەیاندنیشمان بیر نەچێ خۆزگە تەرکیزی ڕاگەیاندن لەسەر ژنانێکی بەتوانا و سەنگین بواە لە باتی ئەوەی کە بۆ پەیاکردنی لایک و ڤیو و ئەم شتانە تەرکیز بکاتە سەر ئەو لایەنە ناشرینانی کەوا ئەکا ئافرەتانی تر بترسن ئەوەی کە تواناشی هەیە بترسێ بێتە پێشەوە ئەوی شەر پێشنیارە وەڵامیش مادەم چوار کەلیمە وەکو تەرزەخانوتی لە پاڵەوانەی هەردووکیان باسییان کرد چنارخان و تەرزەخان گرنگە تواناسازی بۆ ئەو ژنانە بکرێت کە ئەچنە ئەو پلۆ پۆستانەوە چ بۆ پەرلەمان بێت بۆ حکوومەت بەچکە نابێ کەسێک احتیادی زۆر ئاساییە کە هەموو کەسەکان توانایی و شارەزاییان لە یەک ئاستانیە بۆیە ئەکرێت مؤسسات ئیش بکە لەسەرەوەی هاوکاریان بکە بۆی فێر بن لە شارەزا بن لە بوارەکەی خۆیانە ئیشەکەیان ئاسانەکەم دەستان خۆش بێ زۆر خۆشحاڵ بووم دوو جار خۆشحاڵ بووم جارێک میوانداریمان کردن جارێکی ژەوەی کە زۆر گەشتبینیتان بڵاو کردەوە ڕاستی کەواتە زۆر سپاس بۆ هەریەک لە بەڕێزان دکتۆرە چنار سعد عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان خاتو تەرزە جاف توێژەری کۆمەڵایەتی هەروەها خاتو بەهار عەلی بەڕێوەبەری ڕێکخراوی ئێمە بۆ گەشە پێدانی مرۆیی سپاسانەکەم دووبارە بەخێر بێن بینەرانی ئازیز و خۆشەویست سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بن بە هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەک هەر شادن